بینەرانی عزیزی تلویزیۆنی کۆمەڵا هاوڕێیان و خۆشەویستان لە بەرنمەی کۆمەڵە و هەڵسوراوان ڕای سلااوێکی گەرم هیوامان شادی و خۆشیتانە کە لە هەرکوێکەکەن لەگەڵ هاوڕێنی هاوکارم بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێ لە بەرنمەی کۆمەڵە و هەڵسوراوان دەبینەوە بە میوانی ماڵەکانی ئێوەی خۆشەویست. بەرەزان هەروەکو خۆتان ئاگادارن ئەوەڵی مانگی مەی ڕۆژی جیهانی کرێکار لە ڕێدایە. هەموو ساڵێک لەم ڕۆژانەدا هەم لە بەرەی کرێکاران و ئازادی خوازان و هەم لە بەرەی دەوڵەت و سەرمایه‌داران جم و جۆڵ بۆ بەڕێوەبردنی ئەم ڕۆژاییان بەرگریکردن لە بەڕێوەچوونی دەکەوێتە ڕێ. تلویزیۆنی کۆمەڵەش هەموو ساڵێک بەم بۆنەوە زنجیرە بەرنامە و بابەتی جۆراوجۆری دەبێت و لەسەر ئەم ڕۆژە قسە دەکات. ئێمەش ئەمڕۆ ئەم بەرنمەیەمان بۆ باس و دیالۆگ لەسەر ڕۆژی جیهانی کرێکار تەرخان کردووە. میوانی بەرنمەی ئەم هەفتەیەشمان هاوڕێ حەسەن ڕەحمانپەنایەکە لە بواری مەسایلی کرێکاری هەم چالاکی کردو و هەمیش خاوەنی قسە و خاوەنی نەزەرە. بێرای سپاس لە کاک حەسەن بۆی کە داوەتی ئێمەتان قبول کرد و زۆر بەخێر بێت. منی زۆر سپاسیەوە کەم و هاوکارانتان سڵاوم هەیە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و لە خزمەتانە. زۆر سپاس. کاک حەسەن بە پرسیاری ئەوەمان لێرەوە دەست بکەین بە حکمی کە ئەوەی کە ئەوەڵی مانگی مەی ڕۆژی جیهانی کرێکار مربوطە بە هەموو کرێکارانی جیهان پێم خۆشە بە کورتیش بێت سەبارەت بە هەلومەرجەی ئەمڕۆی ئێستای کە لە بەشی کرێکاری دابێت بە گشتی بۆمان باسکی پاشان وردە وردە دەچینە سەر ئێران و بەتایبەتیش کوردستان. ئەوەی ڕاستی بێت ئەمڕۆکەیتر ئەوە بۆ هەموو کەسێک تقریبان بە ڕسمیت ناسراوە کە کرێکار چینی کرێکار وەک چینێکی جیهانی پێناساکرێت بە حکمی ئەوەی کە ڕقیبەکەیشی جیهانی ینی سیستمی سەرمایه‌داری کارێکی کردووە وەکو سیستمێکی جیهانی کە گۆشە و کلێنی ئەم دنیای تەنیوەتەوە سیستمێکی یەکدەسە سیستمێکی جیهانیە بەڵام معنای ئەوە نییە کە دەڵێن یەکدەستە هەموو وەکو یەکوایە. طبعاً بەرژەوەندی شرکەت‌های گەورە هەیە، بەرژەوەندی دەوڵەتەکان هەیە، بەرژەوەندی ناوەندهای گەورەی اقتصادی و نظامی ئەوانە هەیە کە لەگەڵ یەکتریشا لە ڕقابەتدان. بەڵام ئەمڕۆ کلێن و خۆشببینی ئەم دنیاە لەلایەن ئەم سیستمەوە خراوەتە ژێر هژمۆنی اقتصادی و سیاسی و ئەوە هەر بۆ حکومە چینی کرێکاریش وەکو چینێکی جیهانی پێناساکرێت کە طبعاً ئەو چینەیشە هەروەکو سەرمایه‌دارەکەی یەکدەست نییە، خودی ئەو چینەش یەکدەست نییە بۆ چوونی جیاوازی تێدایە، گرایشی جیاوازی تێدایە، حزب و ڕێکخرا و لایەنی سیاسی جۆرا جۆری تێدایە. ئەوە واقعیەتێکە. بەڵام لەم واقعیەتەوە ئەگەر چاو لێ بکەین لە عەرزی ئەم یەک دوو ساڵی ئەخیردا یا ساڵهای ڕابردوودا ئەتوانم بە دووسێ دانەشت پێناسە بکەین وەکو ئەو مانع و کۆسپ و تەگەرانەی کە لەسەر ڕێگای بەزوتنەوەی کرێکاری و بە تەوری کولی لە بەرەی ئازادی خوازی محدودەتی بۆ دروست کرد. یەکێک لەوانە کۆرۆنایە. ئێوە دەزانن لە 2019 کە کۆرۆنا هاتووە ئێستا بۆ 3 ساڵە چێ ئەو مەراسمانەی ئەوەڵی مانگی مەی ئەو ڕێژە خیابانیەکان ئەو وەکو جاران ناگیرا لە سەروبەندی ئەوەڵی مانگی مێدا. بێژگە لەوە زەرەروزیانێک کە کۆرۆنا گەیاندی نزیکی 5 ملیۆن ئینسان گیانیان لەدەستداوە، 150 ملیۆن ئینسان ئالوودە بوون بەم ویرروسە. بەشی زۆری ئەمە لە ناو خەڵکی کرێکار و فەقیر و هەژارە بوو، لە ناو خەڵکی بێدەرامەد و بێ ئیمکانە بووە. ئەمە لەتمەیەکی گەورەی لەبارەی ئینسانیەوە لەو بەشە فەقیر و هەژار و دەست کورتەکەی ناو کۆمەلگا وەشاندووە. ئەمە تەئسیری کردووە مثلا ئەو بێکاریە بەربڵاوی کە شرکەتایەکی عەزیم بە ملیۆن کرێکار بێکار کراون لە ئاستی جیهانیدا، ئەمە زۆرتر تەئسیر لەسەر کرێکاران وە کارمەندانی ناوەندەکانی ئیدارەکانی یا شوێنەکانی دیکە. ئەمە یەکێک لە واقعدا موسیبەتانە بووە کە لە عەرزی ئەم چەند ساڵی ئەخیرا بەسەر کۆمەلگای بەشەری داهاتووە. خاڵێکی تر ئەوەیە کە بە باوەڕی من دوای ئەو ئەزمەیی کە 2008 سیستمی سەرمایه‌داری تێکەوت و بەتایبەت لە بانکەکانەوە و لە ئەمریکا و لەوە دەستی پێکرد و دنیای گرتەوە، چون دەزانین ئەمڕۆکە ناوەندی ئەسڵی اقتصادی جیهانی ئێستا کەماکەن هەر ئەمریکایە ئەلا ڕەغمی ڕقیبەکانی چین، ئیتحادیە ئوروپا، رووسیە، ژاپۆن کوێ، بەڵام 20% اقتصادی جیهانی ئێستش بەدەست ئەمریکاوەیە. لەباری نظامیەوە لە نزیکی 100 دانە دەوڵەتی دنیادا هێز و ئیمکاناتی هەیە و بە معنای ئەژغاڵی کردوون. قسەی یەکەمە کالعانیش لە ئاسی جیهانیدا. بۆیە ئەو ئەزمەیە کە لە بانکەکانی ئەمریکاوە دەستی پێکرد و ئەو وەرشکستەگیەی کە هێنای و دەوڵەت چوو بە کۆمەکیانەوە هێستاش قورسایی ئەم ئەزمەیە لەسەر شانی مرۆڤایەتی، لەسەر شانی تەبەقەی فەقیر و هەژار کە ئەوان
هەر وەختێ مشکلەیەک بۆ خودی سیستمی سەرمایه‌داری دێتە پێشەوە تەبعاً خۆ لە گیرفانی خۆیان ئەوان هەزینەکانی نادەن ئەو هەزینە دەگێڕنەوە بۆ سەر سفرەی خەڵکی کرێکار و زەحمەتکێش ئەمەش فاکتۆرێکی ترە کە هێستا ئەو ئەزمەیە قورساییەکەی لەناو کۆمەلگادا هەست پێ دەکرێت و مەسئلەیەکی دیکە کە لەم ماوەی تقریبەن نزیکەی دوومانگی پێشوودا هاتووەتە پێشەوە و قورساییەکی جیهانی هەیە مەسئلەی شەڕی ئۆکراینە ئەو پەلامارەیە کە رووسیا هێنایە سەر ئۆکراین و لە واقعدا شەڕێکە کە ناتۆ لە ساڵها لەوە پێشەوە بە رووسیا و بەوەی دەفرۆشت بەوەی کە هەرچی زیاتر دنیان دەدا هەرچی زیاتر پاڵیان پێوە دەنا هەرچی زیاتر شاریان دەهێنا بۆ ئەوەی کە بچنە ئەو مەناتەقی ژێر دەسەڵاتی ئەوانەوە و ئۆکراین ئاخرین مەوردێک بوو لەوە و ئەوان لە ڕاستیدا زەمینەیان بۆ رووسیا خۆش کرد کە ئەو شەڕ بکە بەڵام تەبعاً خۆ دیارە رووسیا تاوانباری دەستپێکی ئەو شەڕە و پەلامارەکە و ئەو شەڕە ئیمپریالیستەیە کە هێناوێتی ئەو شەڕێژ دەزانین ئەمڕۆکە تەسیراتێکی جیهانی هەر بۆ حکومەی کە باسمان کرد لە ئاستی دنیادا وەکو وتمان دنیاتیەک هەڵپێکراوە ئێستا ناتۆ بە نزیکی 30 دانە دەوڵەتەوە لەو شەڕەدا بە معنای تەنانەت ڕاستەوخۆکەشی دەتوانین بڵێن بەشدارە ڕاستە هێزی نظامی بەو معنایە نەناردوێتە بەرەکانی شەڕەوە و لە سەربازی ناتۆ بکوژرێ بەڵام چەک و چۆڵ و ئیمکانات و هەموو شتێکی ئەوە ناتۆیەکە لەوێ خەریکە بەکاردێ لە عەلەیهی رووسیا و رووسیاش هەموو زەرفیەت و تواناییەکانی نظامی خۆی کە خستوەتە کار بۆ ئەوەی کە لەم شەڕەدا سەرکەوتن بەدەست ئاسەواری ئەم شەڕا لە دنیا ئەمڕۆکەدا دەبیندرێت تەسیراتی لە ئوروپادا و حشەتێکی دروست کردووە کە ئایەکون ئوروپا جارێکی دیکە بەرەو شەڕێکی وەکو شەڕی دووەمی جیهانی دەڕوە ئایەکون ئوروپا وێران دەبێت و جارێکی دیکە یا وێران نابێتەوە ئەمانە هەمووی ئەو نیگەرانیانەیە کە لەسەر مرۆڤایەتی دروست بووە و ئەمە تەسیری کرێتە سەر بازار تۆ تماشا دەکەی مەسەلەن قیمەتی نەوت لە عەرزی ئەو ماوەیەدا بەرابەرونی چوێتە سەرەوە یعنی ئەگەر پارێکە مەسەلەن 6 بوو ئێستا چوێتە 120 دلار حدودەن دوو بەرابەر بووە یا شتێک لەو ئاستەدا تەسیری کردە سەر خورد و خۆراک تەسیری کردە سەر پێداویستیەکانی ژیان گاز و نەوتی رووسیە کە بەشی زۆری گاز و نەوتی ئوروپا دابینەکات ئێستا لەگەڵ ئەزمە بەرەو ڕوو بووە و هەموو شتێک لەوێ گران بووە بێنزین لە خودی ئوروپادا لە ئاستێکی بەرین چوێتە سەرەوە قیمەتی پێداویستیەکانی ژیانی بردت و تەسیری کردە سەر ئێرانی تەسیری کردە سەر ئەو منتەقەیە کە ئێمە لێین تو هەر لێرە مەشاکی دەست بۆ هەرچیەکە بێ بە نیسبەتی مانگونی وەک لەوە پێش بەرابەرێ دوو بەرابەرونیوە گران بووە ئەمانە هەمووی نیشانی دەدات کە ئەم هەلومەرج و شەرایەتەی کە ئەمڕۆ کە سەرمایه‌داری تێکەوتووە لە واقعدا زنجیرێکە ئەگەر لە جێگایەکەوە دەلەرێتەوە ئەگەر لە جێگایەکە تووشی ئەزما بێ ئەم ئەزمەی زوو منتەقلە بێ لە ڕێگای بانکەکانەوە کە لە واقعدا ئەو خوێنبەرانەی ناو سیستمی سەرمایه‌داریە بۆیە ئەوڕۆکە لە وەزیەتێکی ئاوادا ئێمە بەرەو ڕۆژی جیهانی کرێکار دەچین کە من پێم وابێ سێبەری شەڕ و هێستا کوونێ نیگەرانی لە کۆڕۆنا و هەروەها مەسەلەی ئەو بحران و ئەزمەی کە سیستمی سەرمایه‌داری تێکەوتووە قورسایی دەکەن و بەڵام دڵنیام لە بەرابەری ئەوەشدا بەتایبەت لە بەرابەر ئەم شەڕەدا بەرەیەکی ئازادی خواست هەر لە خودی رووسیا کەوتووەتە گەڕ ئەو شەڕە محکوم دەکات بە شەڕێکی ئیمپریالیستی دەزانێ ئەوە شەڕی ناسیۆنالیزمی رووسی لە بەرابەر پاوانخوازی ئیمپریالیستی ئەمریکا و ناتۆدایەوە لەم وایەوە یەکێک لەو دروشمانش دەبێت کە ئەم ساڵەکە لە ئەوەڵی مانگی مەی لە مەراسمەکانیدا لە گۆشەوکەناری دنیادا لە عەلەیهی قسە دەکرێت لە عەلەیهی دروشم دەدرێت و بەرەی ئازادی خوازیاری ڕاوەستانی ئەو شەڕە و مەنافعی سەرمایه‌داران کە ئەو شەڕە بەڕێوە دەبات ئەوە محکوم دەکات. کاک حەسەن خۆشتان باستان کرد کە ئەم شەڕە بە تایبەتکەلان لە ئۆکراینە ئەم هەلومەرجە سیاسی کە بۆ خۆشتان ئەلان باستان کردەوە زیحتاندا تەسیراتی کە کوتان حتمما تاسیری دەبێت لەسەر ئێرانیش و لەسەر ناوچەکەش دەکرێت بزانین ئەگە تەسیراتەکەی چییە بۆمان باس بکەین. هەر ئێستا گەر ئێمە چاو لێ بکەین تەسیری لەسەر ئێران ئەوەیە کە ئەیکێ لەو کێشانەیە کە ئێران بۆ خۆی هەرعان لە حاڵی حازرە لەگەڵی دەرگیرە مەسئلەی بەرجامە ئێران پێی وایە ئەمە مەجالێکی بۆ کراوەتەوە فرسەتێک بۆی دەستداوە بە نەوعێک خەریکی ئەوەیە کە پێی وایە لەم کلێنە دەبێت سوء ئیستیفادە بکات و بە معنایەک ئەو کارانەی تریشی کە هەر لە منتەقەکەیشدا بەهۆی ئەو بۆشاییەوە کە ئێستا دروست بووە لە خودی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لەوانە خەریکە سوء ئیستیفادەکە مەسەلەن ئەرە موشک بارانانەی کە لەسەر هەولێر و ئەو ناوچانە کردی شەڕی منتەقەیەکەی کە
خەریکە لە ناوچەکە و لە منتەقەکەدا دەیکەوە ئێمە دەزانین کە ئێران بە معنایەک رووسیە پاڵپشتیەتی دیفاعی لێ کردووە پشتیوانی لێ کردووە لەوە بگرە هەتاکوونێ ئەو ئەزمەی اقتصادیەکەی ئێران بە نسبەتی جاران قوڵتر بووەتەوە ژیانی خەڵک دژوارتر بووە هەلومەرجی بەڕێچوونی ڕۆژانەی گوزەرانی دەڵێن مەسەلەن لە زمانی شادا پێداویستی بوو خورد و خۆراک بوو چی بوو استبدادێکی سیاسی بوو بەڵام بە نسبەتی 4 ساڵ لەوە پێشەوە ژیانی ئەمڕۆکەمان و دەورانە وایە خۆزگە ئاخوازیین بۆ 4 ساڵ و 3 ساڵ لەوە پێشە کە قیمەتی ئەجناس پێداویستی ژیان لە چه ئاستێکا بوو ئەمڕۆکە لە چه ئاستێکدایە بۆیە کانێ ئەمانە بەشێکی تەسیری خودی ئەو شەڕەیە و ئەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشە چاو لێ بکەیتەوە مەسەلەن هەر ئەو گێر و کێشانەی کە لە بینی لایەنەکانی قدرەت لە منتەقەیەدا هەیە ئەو سەفبەندیە تازانەی کە خەریکە دروست دەبێ و هەروەها ئەو گرانبوونی پێداویستی ژیان کە بەهۆی لاخرە بەشێکی زۆری ئەو سەرچاوە هەرێسەی سەرچاوەهای نەوت و گاز و بێنزین و ئەوانەیە کە بەشێکی زۆری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوەی وەختێکە لە ئاستی جیهانیدا ئەوە گران دەبێ دەبێت لە ناوخۆی وڵاتانیشە ئەوە گرانەکەن دەوڵەتەکان و خاوەن و شرکەت و کومپانیەکان و ئەو گرانیانە دەگەڕێتەوە بۆ سەرشانی خەڵکی کرێکار و زەحمەت کێش بۆیە بەو لە حەزەیشەوە ئەمە تەسیری بوو بۆشاییکی سیاسیش بە یەک معنا دروست بووە کە ئەوڕۆکە لە عێراقیشا دەیبینی لە شوێنەکانی دیکەیشا دەیبینین کە ئەو بۆشاییە تەسیر دەکات ینی چاوەڕوانی لەوەی کە لاخرە کێ لەم شەڕەدا سەرەکەوێ ئایا رووسیە سەرەکەوێ خۆ بەرەی رووسیە تێدا تەقوێتە بێ تەبی باوەڕێ من رووسیە شکست ناخوا نابێ شکست بخوای حتا نایڵن شکست بخوا ضرورەت ئەوەیە کە رووسیا ممکن لە باری اقتصادیەکەی و داڕمانێکی توش ببێ لە تمەی لێ بکەوێ بەڵام زلهێزێکی عەزیمی کە گەورەترین سلاحای هەستەیی دنیا زۆرترین ئەمبارەکانی سلاحی هەستەیی دنیا لای رووسیە تەبیعیەکە لەم شەڕەدا نابێ شکست بخوا و شکست ناخوا ئەوە بەشێک لە مەنافعی و ئەوانەی دەبێ تەئمین ببێ لە ئەم کێشمە کێشە لەگەڵ غەرب و ئەمریکا ئەوانەدا بۆیە ئەمانە هەمووی تەسیری کردووە لەسەر مناسباتی دەوڵەتەکان لەو منتەقەیشدا لەسەر ڕەوابتی اقتصادی لە ئاستی جیهانیدا لەسەر وەزعەتی ناوخۆی ئێران و ئەو سەردەرگومیی تەنانەت مەسەلەن قسە لەوە دەکرات هاکوونەی پێش ئەم شەڕە کە بەرجام زۆری نەماوە حەل دەبێ بەڵام ئێران بە نەوعێک وزەیەکی تێ هاتووەتەوە لەوەی کە شەرت و شروتەکانی زۆرتر دەکا بەڕاحەتی ملدانە نوێنێ بۆ ئەمریکا و بۆ متحدەکانی لە مەسئلەی بەرجامدا بەشێکی مربوتە بە باوەڕین بۆ کێشمە کێشانە بۆ یەکانێ ئەو شەڕات بۆ معنایە تەعین کونندەیە داهاتووی چی لێ دێ سەرنوشتی چی لێ دێت وە لە دڵی ئەو وەزیەتەدایە کە بە یەک معنا دنیای دوای شەڕی ئۆکراین دنیای پێش شەڕی ئۆکراین نییە نەوعێک سازماندەهیەکی دووبارە لە جیهانی منتەقەیی هەمووی ئەوانە بە باوەڕی من دێتە پێشەوەەوە دەبێت چاوەڕوانی ئەوە بکەین زۆر باشە کاک حەسەن بابێنە سەر بزوتنەوە کرێکاریەکان هەلومەرجی بزوتنەوەی کرێکاری لە ئێران لە ساڵی ڕابردوودا ئێوە چۆن دەبینن من پێم وابێ ساڵی ڕابردوویش لایەکەوە بە حکمی کۆرۆنا کە خۆتان دەزانن ئێران بە دەلیلی ئەو ڕەفتارەی کە جمهوری ئیسلامی کردی بە دەلیلی ئەو فتووە جنایەتکارانەی کە خامنەیی دای یەکێ لە وڵاتانی پڕتەلەفاتی دنیا بوو لە بواری مەسئلەی زەرەر و زیانی کۆرۆنا ئەو مەخفیکاری کە کردیان هەمووی ئەوانە زۆرترین زەرەر و زیان بە خەڵگەی و خەڵکێکی زۆر لەم ڕووداوەدا داغدار بوون طبعاً ئەمە تەئسیری کرد لەسەر کۆبوونەوەکان و ناڕەزایەتی های جەماوەری و اعترازاتێکە بوو بەڵام سەرڕای ئەوە بزوتنەوەی کرێکاری لە ساڵی ڕابردوویشدا بە تایبەت لە مەناتقی جنوب لە هەفتەپە و کرێکارانی شرکەتی نەوت و پترۆشیمیەکان و ئەو بەشە حرەکەتێکی فعال بوو اعترازات بوو ناڕەزایەتی بوو اعتساباتی درێژماوە بوو و هەروەها چەند بەشی تریش کە من هەر پێما بێوانە بەشێکن لە بزوتنەوەی کرێکاری ناڕەزایەتی معلیمان بوو معلیمان لە عەرزی چەند مانگی ڕابردوودا لە پاییز و زستاندا بۆ خۆتان شاهدن کە چەندین اعتراز و اعتسابی گەورەیان وەڕێخست جاری وا بووە تاکوونە 600 شار ڕۆی هەر بە فاستەی هەفتەیە دوو هەفتە ئەو اعتساب و اعترازاتانە تێکرار دەبووەوە و خاستها و متالباتی خۆیانیان هێنا گۆڕێەوە بەشێکیشیان بەرحاڵ کەم تا کورتێکیان بەدەستێنە بەڵام ئێمە دەزانین لە نەبوونی تەشەکولا لە نەبوونی ڕێکخراوبوونە لە نەبوونی سازمانە ئەو اعتراز و اعتساب و مبارزاتانە بەداخەوە زۆر جار بە نەتیجەیەکی دڵخواز ناگا بەڵام بە هەر حاڵ ئەو تەکانانەی کە لە دەسەڵاتیاندا
ئەو فشارانەی کە بۆ حکوومەتیان هێنا حکوومەتی ناچار بەوە کرد کە هەموو شتێ بە شەلم کوێرم ناپارێزم ناچێتە پێشەوە بەڵکو سڵی کرد لەو اعتراز و اعتصاب و ناڕەزایەتیانەی کە هەیەەوە ئەوە بە باوەڕی من یەکێک لە بەو معنایە اعترازات و اعتصاباتی مامۆستایان یەکێک لە پڕ لە دراوچاوەکانی بزوتنەوەی کرێکاری بوو لە ساڵی ڕابردوودا و باتەوەجو بەوەی کە بە داخوازەکانیان نەگەیشتون باتەوەجو بەوەی کە خودی بزوتنەوەی کرێکاری لەسەر مەسئلەی حەقدەستەکان قسەی هەیە ناڕازیە و ئەو کە داوای دەکات مثلا 16 ملیۆن لەکوێ و 5 ملیۆن و 6 ملیۆن لەکوێ کە جمهوری ئیسلامی دیاری کردە بۆ کرێکاران یانی 1/3 ئەو حەقدەستەیان پێدەدا ئەمە یەکێکە بێت لە واقعدا لە خاڵە ئەسڵیەکانی کێشە و ململانەی نێوان دەسەڵات لەگەڵ کرێکاران و ئەم بەشی معتەرزی ناو کۆمەلگا بۆیە من لام وایە ئەو اعتراز و اعتصاباتانەی کە بووە لە ساڵی داهاتوویشدا لە ئەشکالێکی دیکەیدا ناڵێم هەر دەقاودەق بەو شکڵە ئیدامەی دەبێت و جمهوری ئیسلامی ناتوانێت جوابی پێنیە بۆ وەزیەتە چون ئابووری ئێران ئابووریکی زۆر زۆر لەوە بێبوونیەترە داڕماوترە بەدەلیل ئەوەی کە بەشێکی دەرگیری چەندین شەڕە بەشێکی زۆر لەو ئیمکاناتەیە گەربیشی بێ دەینێرێ بۆ سووریا دەینێرێ بۆ کێشمەکێش لە عێراقا دەینێرێ بۆ یەمەن دەینێرێ بۆ فلستین دەینێرێ بۆ لوبنان ئەوانە ئەولەوێتەکانی جمهوری ئیسلامی تاکوونە خەڵکی ناوخۆ بۆیە اقتصادی ئێران جوابدەرەوە نیە ئەوش لە شرایطێکا کە نەوتەکەیشی کەماکان لە ژێر محاسرەدایە کە زۆرترین دەرامەتی ئێران لە ڕێگای نەوتەوە تامینە بێ ئێران ئەتوانێت خۆ لە زەرفێتی 4-5 ملیۆن بۆشکە نەوت سادر بکە لە ڕۆژە بەڵام ئێستا ئیمکانەی نییە نایڵن محاسرەیە بۆیە ئەوە دەبێت بە باعثی ئەوەی کە لە ساڵی داهاتوویشدا و بەتایبەت تەکلیفی بەرجامیش ئەگەر بەباری منفیدا بۆ جمهوری ئیسلامی بشکێتەوە من لام وایە وەزی اقتصادی ئێران خراپتر دەبێ شرایطی ژیان خراپتر دەبێ و چاوەڕوانی حرەکەتی ئەترازی و ناڕەزایەتی زیاتر بە نسبەتی ئەم ساڵەکەەوە لە داهاتوودا دەکرێت. زۆر باش کاک حەسەن بە بڕوای ئێوە گەورەترین بربەستەکانی کە لە بەردەم پێش بزوتنەوەی کرێکاری لە ئێراندایە کامانن؟ من پێم وابێت گەورەترین بربەست ئیستبدادی سیاسیە. ئێوە گەر چاو لە ئەو دەسەڵاتە بکەین دەسەڵاتێکی سەرەڕۆ دەسەڵاتێکی داپلۆسێنەر دەسەڵاتێکە کە هەر لە ڕۆژی ئەوڵەوە هاتووە خۆی و بوونی خۆی بە ئەو سەرکوت و وەحشیگەری ڕاگرتووە بۆ یەکانێ گەورەترین بربەست دەسەڵاتی سیاسیە حکوومەتێکی ئاینیە حکوومەتێکە کە بێزگە لە زمانی زۆر بێزگە لە زمانی دەکوژم و دەبڕم هیچ شتێکی تر بە ڕسمیت داناسێ ئەو ئیستبدادە سیاسیە ئەو حەق و مافەی کە حەق و مافی کرێکارانە زەحمەت کێشانە ژنانە معلمانە ئەوانە بە ڕسمیت ناناسێ و لە پەنای ئەوەدا بربەستایەکی دیکە کە ئەبزارن ئامرازن بە دەستی چینی کرێکارەوە تەبەقەی کرێکاری ئێران لەوانە مەحرومە مەسەلەن بۆ نمونە کرێکار بە تەنیا بە فەرد هیچی بۆ ناکرێ بەڵام بە جەمع هەموو شتێکی بۆ کرێ جا ئەو جەمعە لە کارگایەکەەوە حسابی بکە لە کارخانەیەک و حسابی بکە هەتاکوونێ ئۆستانێک هەتاکوونێ ئاستێکی منتەقەیی هەتاکوونێ ئاستێکی کیشوەری ئەوە ئەگەر ڕێکخراوی مەسەلەن سندیکا بێ ئیتحادیە بێ شورا بێ کۆبوونەوەکانی بەسەر ئەساسی مەجمەعی عمومی بێ کرێکاران ئەمەیان ببێ یەکدەنگ دەتوانن لە بەرابەری ئەو بێعەداڵەتیە کە مەسەلەن لەسەر حەقدەستەکان خەریکن لیان دەکەن ئەوە 20% و 25% و 30% زیاد دەکەین لە سوورەتێکات تەوەڕم لە 100% زیادی کردووە ینی ئەوە دەرسەدێکی کەمەکە ئەوان بیانەوێت مەسەلەن بە پۆز و ئیفادەیەکیشەوە بە کرێکاری دەفرۆشنکەوە حەقدەستمان 30% زیاد کرم ساڵەکە بۆتەن ئەی تەوەڕمەکەتان لەکوێدایە لە چی دێ بەڵام کرێکار ئەگەر ڕێکخراو نەبێ ئەگەر سازمانی نەبێت کەویش لە خەتای خۆی نییە کە نیەتی ئستبدادی سیاسی نایڵێ ئەو ڕێکخراوانەی کە بۆی دروستکردو ڕێکخراوهای حکوومەتین شوراهای ئیسلامی خانەی کاریگەر نەهادهایەکی دەوڵەتین بەم نەهادە دەوڵەتیانە خاست و متالبەی کرێکار ناچێتە پێشەوە بۆ یەکانێ تەبەقەی کاریگەر لە ئەمرازی ئەسلی خۆڕێخستنەکەی مەحرومە ئەمرازی ڕێکخراوەهای جەماوەریە اتحادیە سندیکایە شورایە و هەروەها لە پەنای ئەوانەدا لە حزبی سیاسی خۆشی مەحرومە ئەحزابی سیاسی چەپ و کۆمۆنیست بە هەر ئەرزیابیە کار کەسێ لەگەڵ هەر کەسێکەتی ئەوە بە جێگای خۆی بەڵام هیچ کامێکیان لە ناوخۆی ئێران ئیجازەی فعالیەتیان نییە بۆیە نە ئامرازی حزبیەکەی هەیە نە ئامرازی خۆڕێخستە جەماوریەکانیشی نیە ئەوە گەورەترین
خەلعی سەلاحێکە کە چینی کرێکاری ئێران هەر لە هاتنە سەرکاری جمهوری ئیسلامیەوە کراوە. بێزگە لەوە چینی کرێکار مەجای تەحەسونی نییە، مەجای ئەتسابی نیە، یعنی ئەگەر بیەوەی ئەترازێ بکات دەبێت بچێت لە دەوڵەتی ئیجازەی پێ نادا، وازەحە. مثلا تۆ لە دەرەوەی اتحادیەهای گەورەی سێژێتی هەیە لە وڵاتی چۆک و فەڕەنسەدا دەیەوێت مثلەن یەک هەفتەی ئەلامی ئەتسا بکات لە ڕشتەی مثلەن ماشین سازیە، لە ڕشتەی خەدەماتی ئیجتیماع، هەر شتێک بیڵێ ئەو جامعەیە فەلەجەکە. بەڵام کرێکارەکە تەأمینە بە دەلیلی ئەوەی لە باری اقتصادی و لە باری ماڵی و ئیمکاناتی اتحادیە هەیە لە اختیاریدایە. بەڵام مثلەن لە وڵاتێکی وەکو ئێرانە شتێک بەو ناوە وجودی نییە، بۆیە حەقی احتسابی نییە، حەقی تەحەسن و مانگرتنی نییە، حەقی خۆپیشاندانی نییە. تۆیت مەشا بکەن مثلەن هەرو کرێکارانەی کە دێن ئەتراز و احتسابەکەن دەیاندەنە بەرگولە ڕۆژانە لەبەر مەجلیسا کۆبوونەوە هەیە، کۆبوونەوەی خانە نشین کراوەکان هەیە، کۆبوونەوەی ماڵباختەکان هەیە کە ئەوانە بەشێک لە حرەکەت‌های ئەترازی و احتسابی ساڵی ڕابردوو بوون، بەڵام بزانن چۆن لەگەڵیان ڕەفتارەکەن. بۆیە چینی کرێکاری ئێران لە ئامرازی خەبات، لە ئامرازی مبارزەکردن و لە ئامرازی خۆڕێخستن مەحروم کراوە و ئەوە گەورەترین دەستکەوتێکە بۆ دەسەڵات لە عینی حاڵا گەورەترین لەتمەیەکیشەکە لە بزوتنەوەی کرێکاری دراوە. بنابەرئین ئەوەیە مەسەلەکە لەو هەلومەرجەدا من دەڵێم یەکەم ئیستبدادی سیاسی کە سەرچاوەی هەموو بێ عەداڵەتی و نەعەداڵەتیەکانی دیکەیە، دووهەم مەحرومکردنی تەبەقەی کرێکار لە ئامرازی تەشکیلاتی و خەباتکارانەی خۆی وەکو حیزب، وەکو ڕێکخراوە جەماوەریەکان، وەکو ئەتساب و تەحەسن و مانگرتن و خۆپیشاندان کە ئەوانە چینی کرێکار بەوانە دەتوانێت لە بەرابەر سیستمی سەرمایه‌داریدا ئەرزەندام بکەوە تەبەقەی کاریگەری ئێران بەداخەوە لەوانە مەحرومە. هەک حەسەن بابینە سەر کوردستان ئەگەر پێت باش بێت چون مەجای بەرنامەکەشمان کەمە بە زیاتر وریش بینەوە لەسەر کوردستانەکەش. ئەو لە پێش لای پێم بڵێ هەڵسەنگاندتان بۆ بزوتنەوەی ئەمڕۆ لە کوردستان چییە؟ دوایش ئەو مانع و کێشە و گرفتانی کە لە ئاستی سەراسەریدا باستان کرد ئەمانە بۆ کوردستانیش هەیە کەمە زۆرە بۆمان باس بی. بزوتنەوەی کرێکاری کوردستان واقعیەتی ئەوەیە کە بەشێکە لە بزوتنەوەی کرێکاری ئێران، ینی هیچ بە دیواری چینێک ئەم دوانێت لە یەکتری جیا ناکاتەوە. بەشی زۆری کرێکارانی کوردستان کرێکاری مەهاجرن، دەستنە دەرەوە لە شرکەتەکان، لە ناوەندە کرێکاریەکان، لە کوورە پەسخانەکان لەوانە کارەکەن. ئەوە واقعیەتێکە. بەشێکی تری ئەوەیە کە کوردستان بەهۆی ئەو ئیستبدادە سیاسی کە هەیە و بەتایبەت مەسلەی بوونی ستەمی نەتەوایەتی خودی ئەو جیاوازیە ئەو مەزالەی دروست کردووە کە لێرە تەنانەت سەرمایەدار و دەوڵەمەندە کوردەکەیش کە هەموو شتێکی لە پێناوی قازانج پەرستیدایە، لە قازان لەوەی کە پێی دەڵێن بۆ ئێمە کوردین و بۆ ئەوانە نییە. سەرمایە منتەقی سەرمایە منتەقی پوڵ حکومەکە بە سەریدا، نەگەوەی کە نەتەوەکەی چییە، ئاینەکەی چییە، بیر و باوەڕی چییە، ئەوانە نییە، بەڵکو پوڵ حاکمە بێ بەسەر ئینساندا. ئەوە باتەوە جووبەوە ئەو بەشی زۆری سەرمایەکەی لە کوردستانە سەرمایە گوزاری ناکات، دەیباتە دەرەوە. تەنانەت لە ئێران احساسی نائەمنی بکات دەچێت لە دوبەی دەیکا، دەچێت لە چین دەیکا، دەچێت لە ناوەندهایەکی تر دەیکا کە ئەمنیەتی تێدای. بۆیە بەو لە حازێشەوە کوردستان ئاگاهانە وەکو مەناتەقی مەحروم ڕاگیراوە، وەکو سیستان و بەلوچستان، وەکو ئیلام، وەکو خوزستان، وەکو مەناتقانە وایە کە جمهوری ئیسلامی لە واقعدا کێشەی هەیە لەگەڵیان، ئیستبدادی سیاسی کێشەی ئەوەش بۆ خۆی یەکێتر لەو مانعانەیە کە لەو منتەقەدا هەیە. بەشێکی زۆری کرێکارانی کوردستان کرێکارانێکی دەستفرۆشن. تۆ ڕۆژانە تمەشا دەکەی مەسەلەن خەبەرەکانی دێتر ئەوە لە خیابانی فڵان، لە سنە، لە مەهاباد، لە بۆکان، لە سەقز، لە ورمێ، لە شوێنەکانی دیکە لەگەڵ دەستفرۆشانە چۆن خەریکن ڕەفتارەکەن. بەشێتر لەم تەبەقەی کاریگەرەی ئێرە کرێکارانێکن کە خەریکی کۆڵفرۆشین. ئێوەم ڕۆژانە لەلایەن سایتی کۆڵبەرنوویزەوە ئامارێک بڵاو کراوەتەوە لە عەرزی 10 ساڵی ڕابردوودا نزیکەی 1500-600 دانە کرێکاری کۆڵبەر و کاسبکاری کۆڵبەر کوژراون و بریندار بوون و تووشی ئەو موسیبەتانە هاتوون. ئەو شتە لە ناو باقی شوێنەکانی تری بزوتنەوەی کرێکاری ئێراندا نییە. بۆیە ئەو تایبەتمەندیانەیە کە بە لەحازی بزوتنەوەی کرێکاری لە کوردستانە هەیە. بەڵام لە پەنای ئەوەدا بزوتنەوەی کرێکاری کوردستان سیمایەکی سیماگەلێکی تێکۆشەر و ناسراوی هەیە. بزوتنەوەیکی فعال بووە لە توولی ساڵانی ڕابردوودا. بزوتنەوەیەک بووە کە سەریدا نەنەواندووە بۆ جمهوری ئیسلامی. بزوتنەوەیەکە سیاسیە، بەو معنایە بزوتنەوەیە کە فعالەکانی ڕاست و چەپی خۆی جامعەکە دەناسن.
خۆیان مەسەلەن جەرەیانی لیبراڵ و ئەوە لە ناو هەڵسوراوان و فعالین و بەڕێوەبەران و بەشی دەمڕاستی بزوتنەوەی کرێکاری کوردستانە جێگە و پێگەیکی نییە. زۆرتر لە ناو حرەکەتەکانی دیکەدا بۆ معنا دەتوانین بڵێن هەنوو فعالیت دەکەن ئەوانە. بۆیە ئەم بزوتنەوەیەکە کە تەسیریشی داناوە، تەسیری لەسەر جەرەیانی چەپەکەی کە کۆمەڵەیە، جەرەیانە کۆمونیستەکەی کە کۆمەڵەیە تحتی تەسیرەتی تەسیرە کاتە سەر خودی کۆمەڵەوە لە ڕوودا و حەدەسەکانی کۆمەڵیش تەسیر و ئەزمون وەرەگرێت. بۆیە بە باوەڕی من ئەم بزوتنەوەی ئەگەرچی ئەو مشکلاتی کە باسمان کرد لە موردی ئێران و لە موردی کوردستانی شۆ هەیە، مثلەن لێرەش تەشەکل نییە، ڕێکخراوی کرێکاری نییە، ڕێکخراوی ژنان نییە، اتحادیە و سندیکا و ئەوانە نییە، بەڵام کرێکارانی کوردستان بە ئەشکالێکی تر بە نەهاتایەکی تر کە دروستیان کردووە بە نەوعێک ئەوانەیان تاکوونی حدێک حولیان داوە کە جوبران بێ، بەڵام ئەوە لە محیتی کار و فعالیتەکانە ئیجازیان پێ نادرێت. بۆیە بەو لە حازەوە من لام وایە ئەگەر بزوتنەوەی کرێکاری لە بواری اقتصادی و نەبوونی ناوەندی کرێکاری و ئەوانە ئاگاهانە ڕژیم نەهێشتووە لێرە بێ، بەڵام لە باری سیاسیەوە باوەڕی من بزوتنەوەیکی فعالە، بزوتنەوەیکی دەخاڵەتگەرە و بزوتنەوەیەکە بتوانم بڵێم بە نسبەت لە بڕێ جێگای ئێران لە سەرەوەترەوە ئەوە تەسیری لەسەر خودی کولی بزوتنەوەکەش داناوە. زۆر باش کاک حەسەن، دەمێت پرسیارێکی تایبەت بکەم لەسەر ئەم ڕاستمەکانی ئەوەڵی مانگی مەی لە کوردستان. ئەمە بخۆی سابقەیە هەیە، تاریخێکی خۆی هەیە. پێم خۆشە پێم بڵێ ئەم سابقەیە لە کێ بوو، کەی دەستی پێکرد، چۆن دەستی پێکرد، بە چ شکڵێک بەڕێوە دەچوو؟ ئەوەی ڕاستی بێ ئەگەر زوتنەوەی کرێکاری کوردستان زۆرتر دەگەڕێتەوە بۆ داهی چل و دوای ئەوەی کە پێیان دەکوت ئینقلابی سپی شاو و مەردۆم یا ئیسلاحاتی ئەرزی، زۆرتر ئەو دەورەیە کە ئێمە شاهدی گەشەی شارنشینی لە کوردستانین، شاهدی گەشەی اقتصادی سەرمایەداری لە کوردستانین، شاهدی ئەوەین کە چینی کرێکار وەکو چینێکی سربەخۆ دێتە سەحنەی سیاسیەوە. بەڵام لەو دەورانەدا من ئەوەندەی کە بینیومە یا حەولم داوە یا خوێندومەتەوە بەڕاستی شاهدی ئەوەڵی مانگیمەیەکانی بەو شێوەیە لە کوردستانە نین. ئەلبەتە لە خودی ئێرانیشە بەو شکڵە نییە، چون ڕاستە یەکەم ئەوەڵی مانگیمەیەکان تقریبەن 1301 ئەوە لە پێش هاتنە سەرکاری ڕەزاشایش لە ئێرانە دەست پێ دەکات. بەڵام ئەوەش لەواقعدا خودی ئەوەڵی مانگیمەی و مەراسمەکانی تابعێک بۆ لە ئەوزا ئەحواڵی سیاسی، تابعێک بۆ لەو هەلومەرجە سیاسی کات و ئەگەر گوشایشێک دروست بووە بزوتنەوەی کرێکاری فەوری عەرزەندامی کردووە تێدا، ئەگەر خەفەقان و ئیستبدادێک بۆ پاشەکشەی پێکراوە. بۆیە ئێمە بەو شێوەیە لە خودی ئێرانیشە لە زمانی شایشا خۆ ئەوەڵی مانگیمەی ڕسمی نەبوو کە کرێکار بێتین. بۆیە لە کوردستانە ئێمە تاکوونی ساڵی 57 شتێکی ئەو تۆ نابینین، یا من بەرچاوم نەکەوتووە ئەوەندەش کە حەولم داوە بزانم مەسەلەن ئەوەڵی مانگیمەیەکان چۆن بوو. بەڵام ساڵی 58 ئەوەڵی مانگیمەیە کە لە فەزایەکی ئازادا لە کوردستانە گیراوە لە هەموو شارەکانە زۆر بە گەرم و گوڕی بەڕێوە چووە. ئەوە فیلمەکانی هەیە، تۆ تمەشای مەهاباد کە تمەشای سەقزکە، بۆکان، سنە، مەریوان، خەڵکی دێهاتەکان هاتوو. من لە بیرمە مەسەلەن هەر ئەوەڵی مانگیمەی سەقز خەڵکێکی زۆر لە دێهاتەوە بە پاچ و پێمەڕە و بە مەڵەغان و بە ئەو شتانەی کە ئەبزاری کارەکانیان بوو هاتوون و لەگەڵ کرێکاران لە شاری سەقزا ڕێژا ڕۆیشتن. لە شوێنەکان دیکەش ئەوە فیلمەکانی مەهابات هەیە تمەشای بکە ئەوەڵی مانگیمەیەکەی. بۆیە شکۆدارترین ئەوەڵی مانگیمەی ساڵی 58 تقریبا لە هەموو شار و شارچکەکانی کوردستانە گیراوە. بەدوای ئەوەدا کە شەڕ دەست پێ دەکاتەوە فەزای نظامی حاکمە بێت و پاشەکشێ بە بزوتنەوەی کرێکاری شەکرێت. ئێمە ساڵی 62 شایدی حرەکەت هەیەکەین کە لە مەهاباد دەکرێت. لە مەهاباتە لەو ساڵەدا کرێکاران دێنە شەقام، ئەوەڵی مانگیمەی بەڕێوە دەبن بۆ ئەوەڵین جار دوای ساڵی 58. بەدوای ئەوەدا ئێمە شتێکی تر نابینینەوە تاکوونێ دینە ئەوەڵی مانگیمەیەکانی سنە 1365 66 67 68 کە جەماڵی چراغوەسی تێدا دەگیرێ. لە تولی ئەو 4 ساڵەدا ئەوەڵی مانگیمەیەکان لە شاری سنەدا دەگیرێ، لە پاساژی عزەتی دەگیرێ، لە شوێنەکانی دیکە دەگیرێ و دەنگدانەوەی زۆریشی هەیە. ئەویش ڕێکخراوێک بە ناوی اتحادیە سەنعەتگەر هەیە کە کۆمەڵێک لە فعالینی خۆشناو و تێکۆشەری شاری سنە تێدا بەشدارن کە جەماڵ یەکێک لەو فعالینانەیە کە فعالیت دەکات و تعدادێک لە دەرەوەی وڵاتن
بە حکمی ئەو شرایەتی و خەفەقان و ئیستبدادی کاتوێتە پێشەوە اتحادی سەنعەتگەر هەوێنی کۆکردنەوەی ئەو فعالینانەیە و هەروەها ڕێخستنی ئەو ئەتراز و خۆپیشاندانانەی ئەوەڵی مانگی مەیە ئێمە ئەو 4 ساڵە شایدی ئەو ئەتراز و بەڕێوەچوونی مەراسمەکان هەین تاکوونی ئاخرین مەراسم کەوتم ساڵی 68 کە جەماڵی چراغوێسی سخۆنرانی تێدا دەکات سخۆنرانیەکەی هەیە من لە کتێبێکی شاکە کۆم کردوێتەوە مجموعەیە بابەتە لەوێدا سخۆنرانیەکەی جەماڵی شەیە لەسەر تۆڕە کۆمەڵاتیەکانی شەیە لەوێدا دوای ئەو مەراسمە جەماڵ دەگیرێ جەماڵ دەگیرێت و 8 مانگ جەماڵ شکنجاکەن عەزیەتی یەکەن و طبعاً جەماڵ هیچ ناڵێت زۆر مەقاومەتێکی قارەمانانە کات وە لە ئیسفەندا لەگەڵ 14 کەسی کە کاک جەماڵ بەداخەوە ئیعدام دەکرێت بەڵام خەبەری ئەدامەکەی ڕدەگرن بۆ نزیک بوون لە ئەوەڵی مانگی مەی ساڵی 69 بۆچی بۆ ئەوەی کە نێڵ مەراسمی ئەوەڵی مانگی مەی تێدا بەڕێ بچێەوە وەحشە دروستکەن لەوێ بۆیە ئیتر بە دوای ئەوەدا ئەوەڵی مانگی مەی بۆ شکڵە ناگیرێ بەڵام لە کۆڕ و کۆمەڵا بۆ بە سنت گیراوە تا دینە 83 سەقس لە ساڵی 83دا لە پارکی کودەک لەوێ لە تارانەوە کەس هاتووە لە بۆکانەوە لە شوێنەکانی دیکەوە مەراسمێک کە دەیگرن ڕژیم بە شوێنەکە دەزانێت پێشتر بەری ئەو مەراسمە دەگرێت ئەوان خەیاڵیان بوو مەراسمێکی گەورە بگرن لەلایەن مەحموود ساڵحی و مجموعەیە تر لە فعالینی کرێکاریەوە کە ئەو مەراسمە بگرن بەڵام پێش ئەوەی ئەوان بچنە شوێنی مەراسمەکە شوێنەکەیان گرتووە لە کوچە و کۆڵانەکانیش دامەزراون و تعدادێک لەو فعالانە دەگرن ئەگەر اشتبانەکەم 9 کەسن یا 11 کەسن کە دەیان بنە زیندانی سەقز ئەوان لەوێ دواتر ڕایان دەگوێزن بۆ زیندانی سنە بەڵام ئەو مەراسمی خۆیان ئەو جەمعە لە وانێکی خۆیانە دەگرن دەنگدانەوەیکی زۆری بوو ئەمە ئایلۆ هاتە سەر خەت ئەترازی لەسەر ساز بوو و ئەمە لە ناو بزوتنەوەی کرێکاری ئێرانیشە زۆر جار بە حرەکەتە یا بە وەرچەرخانێک ئەم ئەوەڵی مانگیمەیە باز دەکرێت بە دوای ئەوەدا تاکوین ئەم ساڵانەی دواییش دیمانە ئێمە مەسەلەن لە سەقزە گیراوە لە سنەیە گیراوە لە مەریوانە گیراوە بەڵام بە حکمی ئەو ئیستبدادە سیاسی کە باسمان کرد ئەو مەراسمانە بەرتەسک بوونەتەوە وەکو ئەوانەی شاری سنە یا ئەوەی سەقز بەو شێوە نەبووە کە دەنگدانەوە ڕنگدانەوەیکی بێ جاری وا بۆ زۆرتر لە کۆڕ و کۆمەڵ و مەحافل و ئەوەدا گیراوە جاری وا بۆ لە جەمعهای خانەوادەگیدا گیراوە جاری وا بۆ براوەتە دەرەوەی شار گیراوە لە سوورەتێکە ئەوەڵی مانگیمەی مەراسمی حیزبی نییە مەراسمی سازمانی نییە دەبێت لە خیابانە بگیرێ دەبێت لە ناو کارگا و مەزرا و ناوەندە کرێکاریەکانە بگیرێ دەبێت لەسەر شەقامەکان و مەدانی شارەکان بگیرێ بۆیە ئەو بربەستەی کە ڕژیم ئاگاهانە دروستی دەکات حەق وایە ئەو بربەستانە تێک بدرێ و باوەڕی من سنەتی ئەوەڵی مانگیمەی سنەتێکی ناسرا و جێکەوتووە لە ناو بزوتنەوەی کرێکاری کوردستانە ئەو تەجروبانەی هەیە ئەو ساڵانەی لە پشتە وەوە لە کاتێکایە کە ئێمە زۆر جاری وایە مەسەلەن لە خودی تاران و شوێنەکانی دیکە شایدی حرەکەتێکی ئەوتۆ نین بەڵام لە کوردستانە گیراوە پس کە وایە ئەم سنەتە ڕیشەدارە لە کوردستانە هەدیقل لە 58ەوە ئەرزم کردی تاکوونی ئێستەکانی 4 ساڵە ئەم مەراسمانە بەڕێوە دەچێت بە متەناوبەن جاری وا بۆ چەند ساڵ نەگیراوە جاری وا بە چەند ساڵ پشتی سەر کراوە بۆیە تەبەقەی کاریگەر لە کوردستانە و ئەزمونەی هەیەەوە حەق وا هەیە بەو دەرس و ئەزمونانەوە ئەو ساڵەکە حەول بدەین کە کاری باشتر بکرێت زۆر باش هەک حەسەن هەروە خۆشتان نەزانن دەوڵەت و ناوەندەکانی کار ئیداراتی کار بێکاردانانیشن قەتعەن پلانیان دەبێت بۆ ئەم شۆرشتانە ڕفتاری ئەوان دەرحەق بەم ڕۆژە چی دەبێت بە بڕای ئێوە ئەم ساڵ چی دەکەن ڕفتاریان چۆن دەبێت تا لانیشکە دیتومانە چۆن ڕفتاری ئەوان هەر لەو قسەی خومینیەوە کە ساڵی 58 یا 59 بوو کردی هەیە کە خوددا هەم کاریگەر است ینی کاریگەر هیچ نییە ئەوە معنای ڕێزگرتن لە کاریگەر نەبوو ینی ئەوە کە کاریگەرەکەن خۆش کرێکارە کرێکار نابێ ئەهمیەتی جوای بۆ دابنێ و بۆ سەرکوتکردن بۆ بێمافکردن بوو ئەم لە پەنای ئەوەدا جمهوری ئیسلامی هەفتەیەکی داناوە بەناوی هەفتەی کاریگەر هەفتەی کاریگەر هەفتەیەکە کە بە قەولی خۆیان ڕێز لە کرێکار دەگرن بەڵام لە چ کرێکاری لە کرێکارێکی بێدەنگ لە کرێکارێکی کە لە واقعدا لە ناوەرۆکی تەبەقاتی کرێکاربوونەکەی خۆی خاڵی دەکەن هەدیە دەدەن بە کرێکاری نمونە کرێکارێکی متیعە کرێکارێکی گوش بە فەرمانی جمهوری ئیسلامیە کرێکارێکە کە شورەهای ئیسلامی و خانەی کاریگەر و دەمو دەستگاهای حکوومەتی هەڵی دەبژێرن بۆیە بۆ جمهوری ئیسلامی هەموو ئامراز و ئەبزارەکانی خۆی خستوەتە کار کە لایەک و لە ئەبزاری تەحمیق و فری و ئەو قسانەی خومینی و هەفتەی کاریگەر و ئەوانە ئیسفادە بکە و لە لایەکی دیکەیشەوە لە ئامرازی سەرکوت و ئەوە ئیسفادەکە مثلەن
ئەو گولەبارانی کرێکارانی خاتوناباد کە کردیان و بە 5-6 کرێکار گیانی لە دەستدا بە دەیان کرێکار تێدا بریندار بوون ئەعدامی کرێکارێک کە فقط بە خاتری ئەوەی کە سخۆنڕانی ئەوەڵی مانجی مەی بووە سابقەی کەمە جۆهیل کراوە لە وەختی خۆی ئەو شاعرێکی بەناوبانگی کرێکاریە کە کردیان ئەعدامیان کرد بە خاتری ئەوە یا فعالینی کرێکاری ئەمریکا کە لە ڕۆژی کرێکار لەسەر دەستی ئەوان و ئەوە کرا ئەوە بەڵام ئیتر نمونەی تری زۆر کەمە کرێکارێ بە خاتری سخۆنڕانی لە ئەوەڵی مانجی مەی ئەعدام کرێت بۆیە جمهوری ئیسلامی هەم لە ئەبزاری سەرکوتی استفاداکە هەم لە ئەبزاری تحمیق و لە ئەبزاری فریودانیش استفاداکە مزافەن ئەوەی کە نەهاتهای زدی کرێکاری وەکو شۆراهای ئیسلامی و خانەی کاریگەر و ئەوانەی هەیە لەم سەروبەندی ئەوەڵی مانجی مەیەدا جمهوری ئیسلامی داوا دەکات کە بچن ئیجازە بگرن یا مثلەن بەتایبەت لە کوردستانە کە دەزانێت ئەم سنەتە هەیە فەرمانداری شارەداری ئوستانداری هەوڵ لەدەن لە شارهایەکە کە سنەتەکەی زۆر ناسراوترە تێدا مثلەن سنە سەقز مەریوان مەهاباد بۆکان لەو شوێنانە داواکەن لە فعالینی کرێکاری کە بێن و ئیجازە بگرن یا بێن لەگەڵ ئێمە ئەو مەراسمانە بەڕێوە بەرن طبعاً خۆ ئەگەر ئەو قودرەتیان ببوایە ئەو مەراسمەی کە ساڵێک لە سەقزا کرا چوونە ساڵۆنی تەختی و ئەو مەراسمە کردیان بە مەراسمی خۆیان ئەوە شتێکە بەڵام ئەوە یەک جار بوو تێکرار نەبووەوە تا ئێستا بۆیە جمهوری ئیسلامی حەول دەدا لەو ئەمراز و ئەبزارانەی خۆی ئیستیفادە بکەوە کرێکاران نابێ فری ئەوانە بخۆن ئەو نەهادانە نەهاتایەکی زەردن نەهادایەکی دژی کرێکارین ئەو مەراسمانەی کە جمهوری ئیسلامی دەیگرێت کرێکار نابێ بەشداری تێدا بکە ئەمە لە عەلەیهی ئەوان خەریکن قساکەن ئەو کرێکارەی کە جمهوری ئیسلامی بە عنوانی کرێکاری نمونە خەریکە معرفی دەکا ئەوانە بەردەن ئەوانە کرێکاری تێکۆشەری خەباتکاری ڕێگای ڕزگاری کرێکار نین کرێکارێکە کە ئەوەیە کە خومینی وتوێتی خۆدا هەمکاری گەرێت ئالەو نەوعەیە کە خەریکە خزمەت بە جمهوری ئیسلامی و بە سیستمەکەی دەکات بۆیە جمهوری ئیسلامی حەولی خۆی دەدا بە هەموو ئامراز و ئەبزارێک کرێکاران لەو مەراسمانە و ڕۆژی کرێکار لە ناوەڕۆکی چینایەتیەکەی بێنێتە دەرەوە کرێکاری مسڵمان کرێکاری متعاهد بە جمهوری ئیسلامی کرێکاری متعاهد بە وەلایەتی فەقیه ئەوانەکەی خامنەی بخەنە سەرشانیان ئەوانە لە واقعدا دژی کرێکارانن و چینی کرێکار چ لە ئێرانە چ لە کوردستانە بە باوەڕی من نابێت لەم نەوع مەراسمە نمایشانیدا بەشداری بکە و نابێت کەمترین ئەرزش و ئەهەمیەتێک بۆ ئەو مەراسم و ئەو تەبلیغاتی کە جمهوری ئیسلامی لەو بابەتە دەکات نابێت دابنێت. زۆر باش کاک حەسەن بەڕێوە ئەرکی هەڵسوراوان و پێشڕەوانی بزوتنەوە ئازادی خوازەکان بۆ هەرچی باشتر بەڕێوەبردنی مەراسمی ئەوەڵی مانگی مەی چییە بەڕای ئێوە دەبێت چی بکەن؟ من پێم وابێت مەجموعەیە کار ئەتوانن بکەن ئەوان هەر لە ئێستەوە لە فکری بەڕێوەبردننی مەراسمایکی سربەخۆیان بن ینی چی ینی ئەوەی کە لەو مەراسمە دەوڵەتیانەدا کە ممکنە بانگیان دەکەن تەلەفۆنیان بۆکەن قسەیان فشاریان بۆ دێنن دەبێت گوێ نەگرن بۆ ئەوەی کە بێن ئەوە مەراسمەیە قسە بکەن ئەوانە ئەوە بۆ بێعتبارکردنی فعالینێکی ناسراوە جمهوری ئیسلامی پێی خۆشە فعالێکی کرێکاری ناسراوی شاری سنە هەڵسێ بچێ لە مەراسمێکە هەتا گرتەنانت لەوانە بێت قسەیەکی تونێژ عەلەی جمهوری ئیسلامی بکات چێ لەو مەراسمی ئەوانە قسە بکە مەراسمێک کە فەرمانداری تایە شارەداری تایە ئوستانداری تایە شۆرای ئیسلامی کاری تێدایە ئەوە جێگای ئەوان نییە بۆیە پێش هەموو شتێک بایکۆتکردن و تەحریمکردنی ئەو مەراسمە دەوڵەتیانە ئەرکێکی فعالینی کرێکاریە دووهەم ئەوەی کە هەر لە ئێستەوە دەبێت لە فکری ئەوە دابن کە مەراسمای سەربەخۆی خۆیان بەڕێوە بەرن هەروەکو وتم مەراسمی ڕۆژی کاریگەر مەراسمی ئەم حیزب و ئەو حیزب نییە ئەم سازمان و ئەو سازمان نییە و تەنانەت ئەم گرایش ئەو گرایشی نییە مەراسمی ڕۆژی کاریگەرە ئەو کەسانی کە هێزی کاریان نەفرۆشن ئەو کەسانی کە دەچنە بازاڕەوە ئەمڕۆکە کرێکارێکی بێکارە کرێکارێکی شاغڵە لە کارخانەیە خانەدارە ژنێکە مەهاجرێکە هەرچیەکەیە کە هێزی کاری فرۆشێ کرێکارە ئیتر ئەوە ئیدۆلۆژیەکەی چییە مەسهەبەکەی چییە ئاینەکە نوێژەکە یا نوێژ ناکە کۆمونیستە یا لیبراڵە ناسیۆنالیستە یا مەسەبی ئەوە مهمنی ئەو کاریگەرە بەعنوانی کاریگەر نیروی کاری خۆی دەفرۆشێت بەڵام ئەرکی کێ ئەوانە بکە ئەوانە ئاگاکاتەوە کرێکارانی سوسیالیست ئەرکی ئەو فعالە کۆمونیست و ماندووی نەناسانەیە کە حەول بدات کە کرێکارە مەسەبیەکەش بێنێ بۆ ئەو مەراسمە بنابەرئین ئەم ڕۆژە ڕۆژی کولی تەبەقەی کاریگەرە ڕۆژی بەشێکی دیاریکراو لە تەبەقەی کاریگەر نییە ئەوە نوکتەی بعدی ئەوەیە کە بە باوەڕی من ئەم مەراسمانە دەبێت لەو مەراسمی مەحەلی لە ماڵەکانمانە پشت بکەینە دووربینەکان لەوانە بیهێنینە دەرەوە دەبێت ڕاست بچینە وەسەتی خیابانەکان دەبێت بچینە مەیدانەکان دەبێت بچینە ناوەندەکانی کار ئەو مەراسمانە دەبێت لەو شوێنانە بگیرێ
ئەو مەراسمە فەرقی هەیە مەسەلەن من حاڵی هەم لەوەی کە کۆمەڵێک تێکۆشەر سەر و چاویان دابەسن لە ڕۆژی کۆمەڵەدا دەچن ئیتلاعیە بڵاو دەکەنەوە لە ڕۆژی فڵان حیزبی دیکەدا ڕاگەاندنی حیزبەکەی بڵاوەکەن و مەراسمی حیزبەکەیان دەگرن حیزبەکەی غیرە قانونیە تەبیعیە کە ئەو هەڵسوراوە سیاسیە نەتوانێت سیمای خۆی دەربخە لە پشتەوە عکسەکەی بگرێت بەڵام بۆ ڕۆژی جیهانی کرێکار نابێ وابێ بۆ ڕۆژی ژن نابێ وابێ خۆ لەو ڕۆژەدا قەرار نییە جەمهوری ئیسلامی بڕوخێنی ناژ ڕوخێ بۆت جەژنێکە مەراسمێکە متعالباتی خۆتی تێدا تەرح دەکەی بنابەرین ئەوەی کە مەراسمەکانمان علەنی بێ مەراسمەکان بچێتەوە خیابان ئەوەی کە کرێکارانی سنە 4 ساڵ کردیان ئەوەی کرێکارانی مەهاباد لە 62 کردیان ئەوەی کرێکارانی سەقز لە 1970 ئەمانە ئەو سنەتانە ئەبێ بێنین و نابێ جەمهوری ئیسلامی پێی خۆشە بچینە دەشت و دەرا بیگرین بە عنوانیە بەهار و هەوای بەهاری و هەوای خۆش و کاکە هەوای بەهاری وەختتر زۆر هەیە بۆ ئەوە ڕۆژی دواتر بچین ئەوە بکەین ڕۆژی پێشتر بچین ئەوە بکەین بەڵام ئەو ڕۆژە زۆر زۆر مهمە کە ئەو مەراسمانە لە شەقامە بگیرێ لە خیابانەکانە بگیرێ ئەگەر نەگەرانی لە فلان خیابانە بێت ڕامانگەیان و بۆمان ناگیرێ فەوری بچین لە خیابانێکی دیکەدا بیگرین ئەو مەدانەمان ڕاگەیاندووە ناکرێ بچینە مەدانێکی دیکەوە بیکەین ناوەندتایکی گەورەی کرێکاری ئەگەر هەیە کرێکارێکی زۆری تێدایە با لەوێ بیگرین با خەڵکی تری بچێتە ئەوێ ئەوەش خاڵێکە کە باوەڕی من ئەو مەراسمانە لەو چوارچێوەی ماڵ و بندارەکان و ئەوانە بێنینە دەرەوە بیان بینە خیابانەکان بیا بینە مەدانی شارەکان و ئەوە بکەین خاڵێکی تر ئەوەیە کە سنەتی قەتعنامە لە جنبشی کاریگەری کوردستانەیە قەتعنامە بووە بە سنەتێکی ناسراوە هەر لە ئێستەوە فعالینی کاریگەری لە فکری دابن کە خاڵەکانیان داخوازەکانیان متالباتیان فۆرمۆلە بکەن ئەوانە دقیقکەنەوە هەر ساڵی قەتنامەهایەک دەدەن وتەبعاً هەر فقط کافی نییە قەتنامە بدەیت پەیگیری و قەتنامانش ئەو قەتنامانە ڕوو بە حکوومەت ئەوەش هێزی گەرەکە نیروی گەرەکە دوای ئەوە دەبێ ئەو کارێش بکەین کە ئێمە خودی ئەو سنەتی قەتنامە و ئەوانە بێنین و متالباتی کاریگەری تیا بکەین خاڵێکی تر ئەوەیە کە زۆر جار دەبینی مەسەلەن لەو حرەکەتانەیە ئەکسەرەن هەر پیاوەکانن کرێکارانی پیاوە لە سوورەتێکە کرێکارانی ژن بەشێکی مهمن لە بزوتنەوەی کرێکاری بەشێکی سەرەکین لەو بزوتنەوەی نابێ ئەوان کەونە حاشیەوە ئەوان دەبێ حزوریان ببێ نەک ئەوەی کە فقط لە بەشدار بن لە مەراسمەکاندا لە داڕشتنی قەتنامەکاندا لە نووسینەوەیانە لە خوێندنەوەیانە لە پلاکارد لە هەموو شتێکیانە ئەوانە ببێت وە هەروەها وەکو عەرزیشم کردید مەسئلەی کولی جنبشی کاریگەری دەبێ خەتاب ببێ دەبێ کرێکارانێک کە ئەم ڕۆژەکە کە ڕۆژی ئێوەیە دەبینی مەسەلەن لە شارەکانە شیرینی بڵاوەکەنەوە لە مەدانەکان ئەوانە گشتی باشە خەڵک متەوەجی بکەین کە ئەم ڕۆژە ڕۆژێکی مهمە مهمترین ڕۆژی بە باوەڕی من تاریخە بەو معنایە کە ڕۆژێکی جیهانیە ڕۆژی تەبەقەیەکی عەزیمی چەند میلیاردیە لە ئاستی دنیادا ڕۆژی ئەو کەسانەیە کە هەموو داهاتی ئەو جامعە بەدەستی ئەوان بەرهەم دێ هیچ شتێک لەو کۆمەڵگایەدا نییە کە بەدەستی ئەوان بەرهەم نێت بنابەری ئەو ڕۆژە ڕۆژی دەبێت ڕۆژی ڕێزگرتن بێ لە خودی تەبەقەی کاریگەر و ڕۆژی پەیمان تازەکردنەوە بێ بۆ خەبات لە بەرابەر ئەو هەموو بێ عەداڵەتی و نەعەداڵەتی کە سیستمی سەرمایەدارینە بە باوەڕی من ئەو خاڵانە مهمن کە بزوتنەوەی کرێکاری بتوانێت بیکات وە پێم وابێ فعالینی کاریگەریش بە تایبەت لە کوردستانە دەرس و ئەزمموی باشیان لەو بابەتەوە هەیە و ئومێدەوارم کە مەراسمەکانی ئەم ساڵمان شکۆدارتر بێ لە ساڵەکانی پێشوو زۆر باش کاک حەسەن ئەرکی لایەنگران و هەوادارانی کۆمەڵە لە شار و دێهاتەکانی کوردستان بۆ ئەم مەراسمە چییە چیان پێ دەڵێ ئەوەی ڕاستی بێت لایەنگرانی کۆمەڵە تێکۆشەران و دڵسۆزانی کۆمەڵە بەشێکن لەو بزوتنەوەیە ئەنی خۆیان یەکێکن لە بە معنای کۆڵەکەی ئەو جنبشن بەشی زۆریان کرێکارن ئینسان های زەحمەت کێشن ئینسان هایەکن کە لە ناو جامعەدا خەریکن هێزی کاریان نەفرۆشن ئینسان هایکی خۆشنا و معتەبەرینا ئەو جامعەیەن لە بەشێکیان لە کەسانی ناسراوینا ئەو بزوتنەوانن بۆ یەکانی خۆیان ئەوانیش ئەرکی خۆیان دەزان ئەو شتانەی کە باسمان کرد لە بەشی پێشووی پرسیارەکانماندا بۆ هەڵسوڕاوان و فعالینی بزوتنەوەی کرێکاری بەڕاستی بەشێکی زۆری شاملی ئەوانیش دەبێت ینی ئەوان جیانین لەو حرەکەتانەی کە ئەو ڕۆکە هەیە لە ڕاسیدان بە معنایەکە لە ئاوڕۆشنکەرەوەن بۆیە من پێم وابێ ئەرکێکی زیاتر دەکەوێتە سەرشانیان و ئەوان دەبێت هەوێنی ئەو کۆکردنەوە بن ئەوان دەبێت چاو لەوە نەکەن ئەمە سەر بەو حیزبە سەر بەو گرایشە سەر بەو بۆچوونە ئەمە ڕۆژی کرێکارە بە هەمووی ئەو تایبەتمەندیانەوە کە وتمان ئەوان دەبێت حەول بدەن کە ئەو فعالین و کرێکاران و ئەوانە کۆکەنەوە و ئێمە دەزانین لەو
مانگهای ئەخیردا جمهوری ئیسلامی ئەلانی شەر بەردەوام خەریکە وەختی خۆی بە بیانووی لە جۆرا و جۆر لە ئەترازی معلمانە لە کۆمەڵە تێکۆشارانیان گرت لە ئەترازی ناڕەزایەتیایەکی دیکە بوو کۆمەڵێکی تریان گرت و ئێستا بە بەهانەی نەورۆز هەر بەردەوام خەریکن خەڵکە گرن و ئەوواکەن ئەس قەزایەکێک لەو کارانەی کە دەبێ بکرێ ئەوەیە کە ئەم ڕۆژە یەکێک لە خاستهایە کە دوێت لەو قەتنامانێشا فۆرمولە بکرێ ئازادی زیندانیانی سیاسی ئازادی کرێکارانی بە دیلگیراوە حەولدان بۆ ئەو لابردنی ئەو قەراری وەسیقە و بێنە و بەرە و فشارهێنان و ئەوانەیە وهروەها مەسلەی بە نەهێشتن لەم ڕۆژانەدا جمهوری ئیسلامی دەست پێ دەکا بە زەنگ لێدان و بانکردنی و فعالینی کرێکاری بۆ ناوەندەکانی ئیتلاعات و بۆ چاوترسێنیان کە بە نظری من ئەو کارانش دەبێ بکرێەوە ئەوانە تەبعاً ئەرکی تێکۆشەرانی کۆمەڵیشە کە خۆیان بەشێکن لەو بزوتنەوەیە کە ئەو حقەتانە بە کرێکاران بە فعالین بەوانە بڵێن و لە پەنای لەگەڵیان بن قسەی کاری ئێمە فقط قسەکردن نییە کاری ئێمە عملکردنە پراتیک و کردەوەیەکە کە لەگەڵ خودی ئەو بزوتنەوەی لەنا ئەو بزوتنەوەیە دەبێت بین و ئەو ترسی کە جمهوری ئیسلامی دەیهەوێت لە ئەرزی ئەو مانگانەدا حولی پێداوە لە جومشی کوردستانە زاڵی بکە باوەڕم دەبێت و ترسە پشکێندرێ دەبێت حولی بۆ بدەین کە ئەو ترسە بشکێنین و نێڵین جمهوری ئیسلامی ئاوا بە نوعی خانە نشینمان بکە ئەوە زۆر بە قازانجی ڕژیم تەواو دەبێت و بە زەرری ئەو بزوتنەوەی بۆ یەکانێ و پێشم وایە خودی تێکۆشەرانی کۆمەڵە زۆر لەو بابەتەوە بە ئەزمونن زۆر کاری گەورەیان کردووە و دەزانن لەکوێدا چی بکەن لەکوێدا چی نەکەن و ئەوە ئەرکێکە کە خۆیان تێدا شارەزن زۆر باشەکە من پرسیارم نەماوە ئەگەر خۆتان نەزانن قسەیەک یا نوکتەیەک شارە نەکرابێت ئاماژەی پێ بدەن فەرموو منیش لە کۆتاییدا پیرۆزبایی ئەم ڕۆژە جیهانیاکەم هیوادارم لەو ڕۆژەدا دەبقەی کرێکار لە کوردستانە لە ئێرانە هاودەنگ لەگەڵ هاوچینەکانی لە ئاستی جیهانیدا بتوانێت ڕێزدەم ڕۆژە بگرێ و نیشانی بدەین کە ئێمە بەشێکی لەو چینە جیهانیە و لە واقعدا زنجیرێکین لەو زنجیرەیە کە لە هەمووی ئەو پێنج قاڕەی دنیادا وجودیان هەیە وەروەها هیوادارم دژایەتیکردن لەگەڵ ئەو شەڕە ئیمپریالیستی کە ئێستا هەیە یەکێ لەو خاڵانە بێ کە لە قەتنامەکانی ئەو ساڵیانە بیگونجێنن بە ئیزافەی داوخوازی ئازادی زیندانیانی سیاسی کرێکارانی زیندانی محکومکردنی ئەو بگیر و ببند و زەخت و زۆرانەی کە بە تایبەت لە کوردستانە لەو مانگانەی ئەخیرا هێناویانە وێڕای پیرۆزبایی دووبارە هیوادارم شاهدی مەراسمایەکی شکۆدار بین ئەم ساڵەکە بۆ ئەوەڵی مانگیمی زۆر سپاس بۆ بەشداری کاک حەسەن بەڵێ بینەرانی خۆشەویست بەم جۆرە گەیشتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەی کۆمەڵە و هەڵسوراوان زۆر سپاس بۆی کە تا ئێستا لەگەڵمان بوون هیوادارین کە ئەم بەرنامەیشمان جێگەی سوود و ڕزامەندیەوەی خۆشەویستی جوبێت و کەڵکی پێویستیشان لە قسە و باسەکەی کاک حەسەن وەرگرتێت تا بێگەشتنەوەکی تر هەر شاد و سلامەت بن